دیکە لەو بابەتانی کە ئەمڕۆ لێرە لەگەڵ میوانەکەمان گفتوگوی دەربار دەکەین ڕۆژەی سەوزکردنی شاخی گۆیشەیە کە بڕیارە ڕێکخراوی CDO بە ئەنجامی بگەینە باز لە گرنگی و پرۆژەیەکەین باز لە قۆناغەکانێکین چونکە باس لەواکرێت هاوکار بە چەند قۆناغێک ئەم پرۆژەی سەوزکردن ئەنجام دراوە بزانین بە چەند قۆناغ بووە و گەیشتوتە کوێ و گرنگترینەوە کارانێک کە ئێستا ئەنجام دراون لە چ قۆناغێکدا ئەنجام دراوە ناس ئاراس بەڕێوەبەری پرۆژەی سەوزکردنی شاخی گۆیشە لێرە میوانە ناس خەم خێربەی بەخێوێ ناسخە سپاس پامەدە بوون سەرچاوان ئەم سەوزکردنە گەشتووە بەچی ئەم سەوزکردنە ئێمە لە ساڵی پارە لە مانگی 2020ەوە دەستمان بە کارەکانمان کردووە لە ئێستەیە لە قۆناغی بەردەوامی پرۆژەکە داین لە قۆناغی ئاودان داین چەند مەرحەڵە تێپەڕێون کەواتە ئێمە جێبەجێکردنی پرۆژەکەمان کرد بە سێ بەشەوە قۆناغی یەکەمیان قۆناغی ئامادەکاری بوو کە ئەویش خۆی بینیەوە لە پاکردنەوەی خەتەگرادۆنیەکان و هەڵکەندنی چاڵ بۆ نەمامەکان ئامادەکردنی نەمامەکان هەروە ئامادەکردنی پێینی سروشتی و گڵ بۆ نەمامەکان چکە گڵی شاخی گۆیژە مەوادی کانزایی تیانە کە بتوانین ڕاستەوخۆ نەمامەکەی تیا بڕێنین ئێمە پێویستمان بەوە بوو کە گڵەکەشی چارەسەری بۆ بکرێت هەروەها دانانی سیستمی ئاودێری بۆی ئەمانە هەمووی لە قۆناغی یەکەم دابوون کە لە مانگی 2020ەوە دەستمان پێ کرد هەتا کاتی نەمام ناشتن کە قۆناغی دووەمەوە لە مانگی 11 دەستی پێ کرد ئەوەی ساڵ لە پشتەوەمان دیارە بەڵێ خەتەکان دیارن ئینشەڵا دو سێ ساڵێکی تریش نەمامەکان بە گەورەی دەرەکەون واتە ئێساوانە هەمووی نەمامی پێوەیە ئەو ڕوتانی کە ئێمەی بینین بەڵێ چکە مەرحەلەی سەرەتایە بە تەواتی دەرناکەوێت کاتاوێت دووربینمان پێ بێ هێوی جارێ ناخۆمانە ڕێین قۆناغی دووەممان نەمام ناشتن بوو کە لەگەڵ بارانباری نادەستمان پێ کرد ئەویش 22,000 نەمام لە نزیکەی 20 جۆری جیاواز نەمام کە هەمویان گونجاو بوون بۆ شاخی گۆیژە ڕواندمان قۆناغی سێمیش لە سەرەتای مانگی چوارەوە کە بەداخەوە ئەمساڵ بەوەی کەمی بارانەوە زووتر دەستمان کرد بە ئاودان هەروەها ئاودان و پاکردنەوەی ئاگربڕەکان بە ڕشتنی دەرمان بۆ لەناوبردنی گازیا بەخشەکان ئەوانەمان بەکارهێناوە ئەمانە ژۆکو قۆناغی سێم و لە ئێستاشا بەردەوامی لە ئاودان هەتا و کاتی نەمام جۆرەکە چی؟ ئەو جۆریکە ڕواند ئێمە دوو جۆری سەرەکیمان هەیە لە دارەکان ئەوانیش هەمیشە سەوز و گەڵاوەریوەکانە لە درەختە هەمیشە سەوزەکانە سنەوبەرمان بەکارهێناوە نزیکەی 5 جۆری سنەوبەر کە ئەوانیش ئەریزۆنیکا و پینیا و سنەوبەری زاوێتە و سنەوبەری جونیپەر و سەرومان بەکارهێناوە هەروەها چەند درەختێکی تر وەکو زەیتون و ژاڵەکەمانە هەمیشە سەوزن لە گەڵاوەریوەکانیش وەکو چوالە و بەڕوو قەزوان و مازوو و گۆیژ و ئەم جۆرانەمان بەکارهێناوە هەڵبژاردننی ئەم درەختانەش ئێمە پشتمان بەوە بەستووە ئەو درەختانە خۆیان پێشتر توانیویانە لە شاخی گۆیژەیە بڕوێنرێن چکە شاخی گۆیژە وەک وەزانین سروشتێکی قورسی هەیە کە لە زستانە پلەی گەرمی زۆردا ئەبەزێ بۆ ژێر سفر و لە هاوینشا بە پێچەوانەوە بەردەبێتەوە خۆرەکە لێت بەڵێ و ڕەشەباشی بەهێزی هەیە لە زۆربەی ڕۆژەکانی ساڵا کە ئەبێ ئەمە درەختێ بەکاربێنین توانای بەرگەگرتنی ئەو ڕەشەبایی هەبێ باشە ئەم پرۆژەی پێویستی بە بودجەیەکی باش هەیە بودجێکی باشان لەبەردەستا بوو ئێمە پرۆژەکەی ئێمە تایبەتە بە سەوزکردنی 200 دۆنم لە شاخی گۆیژە کە کۆمپانیای ئاسیاسیل بەسپاسەوە بودجەی بڕی 1 ملیۆن دلاری بۆ تەرخان کردووە بڕیار ئەم 200 دۆنەمە زیاد بکرێت ئەم پرۆژەی ئێوە فراوانتر بکرێت هەر لە ئێستادا چەند کۆمپانیایەکی تر لە نزیک ئەوەی ئێمە دەستیان پێ کردووە بە نزیکەی هەمویان نزیکی 700 دۆنم ئەکە هەماهنگتان هەیە لەگەڵ ئەو کۆمپانیانە یاخود بۆ نمونە هەر شەریکێ و خۆی بەجیا کارەکانەکات خۆیان بەجیا کارەکانەکەن بەڵام ئێمە وەکو لیژنەیەکمان هەیە کە لە قایمقامیەتی سلێمانیەوە دانراوە سەرپەرشتی کاری هەمومانەکەن ئەو 700 دۆنمە ئەفو هێوی ئەو 700 دۆنمە چەندێکی سەوزەکە من ئەمەوێ بیبین ینی 700 دۆنم ساڵی 700 دۆنم ڕووبەرێکەیەتە بەرچاوان بەڵام بۆم شەرحکە بۆم ڕوونکەرەوە لەکوێ بۆ کوێم شاخاکە ڕوبەری شاخی گۆیژە بەنزیکەی 2000 دۆنمە ئێمە بۆ 4 کۆمپانیاوە 700 دۆنم سەوزەکەین 1300 مێنێتەوە ئەو 1300 خۆی سەوزە نەوەڵا لە ئێستا سەوز نییە بەڵام نەخێر ئەوەی کە سەوز بێ دیارە زیاتر بەشی خوارەوەیە چکە بەشی خوارەوە هەم لە سووتان کەمتر بووەتەوە ئێمە زیاتر ساڵان کە بەداخەوە کە ئاگرەکەوێتەوە بە زۆری لە بەشی سەرەوە ئاگرەکەوێتەوە هەروەها بە شێوەیەکی سروشتی گڵی بەشی خوارەوە باشترە بۆیە ئەگەر بە هەر
میکانیزمێ بێ لە خوارەوە نەمام ڕێنرا بێت توانای مانەوەی زۆرترە بۆیە ئێمە ئەبینین لە ئێستا بەشی خوارەوە خۆی نەمامی پێ درەختی پێوە بەڵکو نەمامەکان گەورە بوون و بوون بە درەخت بەڵام ئێمە زیاتر ئیشمان لە بەشی سەرەوە کردو ئەو بەشەی کە ڕوو باشە ئەو ئاگربڕانی کە لەوێ هەیە ئەتوانین بڵین دڵمان خۆش بێ بۆی کە جایتە ئاگرکەوتنەوە نبینین لەو گۆیژە ئەزمەڕە ئیشی ئاگربڕەکان ئەوەیە کە ئێمە زۆنەکەمان هەموو ڕوبەری 200 کردووە بە 8 بەشەوە ئاگربڕەکان وەکو دابشکاریە کە لە بینی ئەم ڕوبەرانەیە خوا نەخواستە ئەگەر پارچەیەک ئاگری تێکەوتە بۆی ئەگەر نەچێتە پارچەکەی تر بتوانێت لە شوێنی خۆیان کۆنتترۆل بکرێ سەرڕای ئەوە ئێمە چەند ڕێگەیەک تریشمان بەکار هێناوە بۆ کەمکردنەوەی مەترسی ئاگرکەوتنەوە بۆ نمونە لە بەدرێژایی ڕوبەری پرۆژەکەمان لەسەر جادەکە سیاجمان کردووە بۆی خەڵک نەتوانێت بێتە خوارەوە و ئاگر بکەوێتەوە هەروەها ئاگربڕەکەش لە نزیک شاخەکەەوە ئێمە لە نزیک جادەکەەوە دەستمان پێ کردووە بە قوڵی 7 مەتر دەرمانمان کردووە بۆ ئەوەی پوشتیای بەرز نەبێتەوە بێتە هۆکاری ئاگرکەوتنەوە یەکێکی تر لەوانشی کە ئەو ڕێگانی بەکارمان هێناوە ئێمە نزیکەی 27 نقطەی ئاگرکوژێنەوەمان داناوە لە ناو هەموو پرۆژەکەیە پێگەی پرۆژەکەیە هەروەها لە دیاریکردنی جۆری نەمامەکانیشە ئەو نەمامانەمان هەڵبژاردووە بە زۆری کە ئەگەر خوا نەخواستە بسووتێنرێن دوایی توانای هەڵانەوەیان هەبێ بتوانن دووبارە سەوزنەوە باشە باس لەوە کرد کە بۆنە بودجەکە دیارەکێ دابینی کردو ئێوەش خۆتان پرۆژەکەتان هەیە کێ تراوکاریتانەکە وەکو مادینە وەکو مانەوی وەکو کاری دەستکی یارمەتتانەدا لە چاندنیەوە نەمامانە خەڵکی ئاسایی هاوڵاتیان ناتوانن لەگەڵ ئێوە هۆشداری پرۆژێکی لەو شێوەیە بکەن بە خۆشحاڵیەوە بەڵام ئێمە ئەو کرێکارانی کە ئیشیان بۆ کردوین زیاتر ئەوانن کە ئەزمونێکیان هەیە و لە ڕێی بەڕێبەراتی دارستان و پاوانەوە کە ئەوان پێشنیاری ئەم کرێکارە بە ئەزمونانەیان بۆ کردبووین ئەوان زیاتر ئیشیان تیا کردووە باش ئەو خوێندکارانی کە دەرچووی بەشی پشت و کاڵنەوە نتوانێت سوودیان لێوە بچکە دەرچوویەکی زۆرمان هەیە ئەو ڕەنگە کارکردن لە پرۆژێکی لەم شێوەیە ئەزمونێک بێت بەڵێ ئێمە لە کاتی نەمام ناشنا خوێندکاریشمان تیا بوو دەرچووی زانکۆشمان لەگەڵ بوو دەرچووی بەشی کشت و کاڵیشمان لەگەڵ بکای هەبوو وەکو خۆبەخش و هەبوو وەکو بەڵێ وەکو کارمان نازەخان هیچ ئامارێکتان هەیە لەبارەی ئەو دار و درەختانی بەوەی ئاگرکەوتنەوەکان لە ساڵانی ڕابردوو فەوتا بێتن نەما بێتن لە گۆیژە و ئەزمەر ئەوەی کە پار ئەو ئاگرەکەی پار بەڵێ بە پێی بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی بەداخەوە نزیکەی 20,000 دار فەوتێنرا بوو ئەو ئاگرەکەی کە بەشی خوارەوە هەڵبەت ئەم ئامارە لەوانەیە زیاتریش بێ چکە ئەوان درەختەکانی ئەو درەختانە ساڵانێکی زۆر بوو تیای بوو 20 ساڵ تەمەنی بوو بەداخەوە بەڵام ئێستا لەو شوێنەیە کۆمپانیایەکی تر ئەوانی کە پێشتر ڕوێنرا بوون و ئەم 20,000 کەسیان بوژاونەتەوە ژیاونەتەوە یاخود تاو کۆتاییان پێهاتوو خۆی لە دارەکانە دوو جۆرمان هەیە داری سنەوبەر کە بسووتێ لەوە زیاتر ینی ئەو بەشە سوتاوی هەروەکو خۆی ئەمێنێتەوە ئەو بەشە سوتاویەکەی سەوز نابێتەوە بەڵام دارەکانی تر مەسەلەن وەکو بەڕوو توانای سەوزبوونەوەی هەیە دووبارە زۆر باشە باس لەوە کرد بۆ نەشەیەکی دیکەش هەیە لەگەڵ ئێمەدا بڕیارە کار بکە هەمانگیتان هەیە لەگەڵیانە چکە ڕەنگە ئەوان بتوانن سوود لە ئەزمموی ئێوە وەربگرن بۆەوەی کە بتوان ئەوانش درێژەوە پرۆژەکە بدەن ئەو 1300 دۆنمەی کە هاوکاریش باسی کە ڕەنگە ئەوش پڕ بکرێتەوانە هەماهنگگیتان هەیە لەگەڵیانە مەبەستی ئەو شوێنانی کە لە دوای ئێمە ئیشەکە بکەن ئەو شەریکانی کە لە پاش ئێوە کارەکەن ئێمە ڕاستەخۆ ئیشەکانمان هەمووی بە تەسیق لەگەڵ چەند بەڕێبەرایەتیەکە لیژنەکان ئەویش پێگاتووە لە قایمقامەتی سلێمانی شارەوانی سلێمانی بەڕێبەراتی دارستان و پاوانی سلێمانی ئەوان سەرپەرشتی ئیشەکانی ئێماکەن بەنیازن درێژە بەکارەکانی ئێمەش بن ینی لە دوای سەوزکردنی ئەمە چەند هەر کاتێر کەرتێکی تایبەت بێ هەر لایەنێک بێتە پێشەوە بۆ سەوزکردن ئەوان هەمانگی لەگەڵدا باش نازەخان باسی دانانی خاڵی ئاگرکوژێنەوەتان کرد ئەمە ئاوی بۆ دابین کراوە واتە خاڵەکان کۆتایی هاتوو ئامادەن بۆ کارکردن تەنها بۆ ئەو بەشەی خۆتانە یاخۆت ڕوبەری فراوانتریش دەتوانێت بکوژێنێتەوە گەل لە حاڵێکا خوا نەخواستە ئاگرکەوتەوە ئەو خاڵی ئاگرکوژێنەوەی کە دانراوە تەنها بۆ بەشەکەی خۆمانە چکە ڕوبەرەکە زۆرە و پێویستی بە چەند ئاگرکوژێنەوەیەکی زۆرە و پێویستی بە سەرچاوەیەکی ئاویش هەیە لە ئێستا ئێمە ئەو خاڵانەمان لەسەر سیستمی ئاودێری پرۆژەکەی خۆمان داناوە کە دوو تەنکیشمان بۆ داناون لە سەرەوە بە باسی شوێنەکەی مەکە باسی شوێنی تەنکی ئاوکان مەکە بەڵێ لەوە ئیستفادەی لەکەین ئەتوانین بەکاری بێنین
ئیشەڵا پێویستیشمان نابێ زۆر باشە بۆ ئاودانیش بە هەمان شێوە هەر پشت بۆ وابەستە. بەڵێ ئەمە سیستمێکی ئاودێریمان بۆ داناوە و سەرچاوی ئاویشمان لە ئێستەیە قرار وا بوو کە لە سەرچاوی ئاوی قەڵاچوالانەوە ئەومان پێ بکات. تا ئێستا چەند جارێک ئەو گەشتووە بە تەنکیەکانمان تر نازانی ئەگەر لەمە دوا بەهۆی وشکە ساڵیەوە کاریگەری هەبووە لەسەرتا؟ تا ئێستا کاریگەری نەبووە چکە ئێمە وەکوتم لە مانگی 4 دەستمان کردووە بە ئاودان بە شێوەی تەنکەرکڕین خۆمان تەنکەرمان بۆ دابین کردو ئەومان بە تەنکەر دابین کردووە. باشە و ئاگری کە پارکەوتەوە زەرری لە پرۆژەکە ئێوەیە چکە بەشێکی زۆری شاخی گوێشە سووتە. ڕاستە بەڵام ئێمە لەو کاتە خۆشبەختانە ئاگرەکە شوێنی پرۆژەکە ئێمە نەگرتەوە بەڵام هیچ یەکێک لە کۆمپانیەکانیش دەستیان نەکرد بوو بە نەمام ناشتن تەنها پاکردنەوە بوو. چکە ئەو کات کە تۆڵێ بۆ مانگی 5 دەستمان پێکرد لە پاش مانگی 5 بوو نزیکی مانگی 7 ئەو ناو بۆ ئاگرەکە. بەڵێ ئاخر ئێمە نزیکەی 3 مانگ خەریکی پاکردنەوەی هێڵەگرادۆنیەکان و چاڵ هەڵکەندن بووی. ئەو کاتە لە قۆناغی یەکەما بوون. بەڵێ 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 ئەمە لە کاتی بارانبارینە دەستمان کردو بە نەمام. سەختترین قۆناغ کە ڕوبەڕووتان بوو بێتەوە چی بووە لە چاندنی ئەم نەمامانە بەو شاخەوە؟ ئەوە چونکە ئەوە خۆت وتە ئاسان نییە کارکردن چی قۆناغێکی زۆر سەختە بۆ کرێکارەکان بۆ خۆتان بۆ ڕێکخراوەکەتان. ئەگەر بڵێم هەمووی سەختی خۆی هەبووە چکە شوێنەکە بە حکمی پێگەی شوێنەکەی ئێمە لە هاوین و لە زستانە ئیشمان کردووەتیایە بارودۆخێکی لە باری نەبووە. مەسەلەن لە هاوینە ئێمە جاری وا هەبوو لە مانگی حوتە هەفتەیەک پشومانیا بە کرێکارەکان لەبەر زۆری گەرمانیان ناتوانی کار بکەن و لە زستانیشا بە هەمان شێوە ئەمساڵ کە دووجار هەرچەنەکە باران نەبوو لە چاو ساڵانی ترە لە کاتی بەفربارینیشا بە هەمان شێوەمە زەرەری لە ئەنجامدانی پرۆژەکە داوە لە کاتەکەی توانیمان کۆنتترۆلیکەین چکە ئێمە پێشەوەی بگەینە سەرما زۆرەکە پێشەوەی بگاتە بە ئاستی بەستن نەمامەکانمان هەموو تاوا کردبوو ڕاندنمان تاوا کردبوو. ئەمڕۆ حوتیشە ئەم مانگی حوتە ڕەنگی بەجددی زۆر گەرمە زۆر دەمەکان ئێمە ئەحساسی هاوین و چ لە تاقیەکەینەوەیانی بەجددی تاسەورەکە هەرمان نەبوو بەداخەوە بەزەوت پار لەبەر کەرانتین بە هەرمانەوە ساڵش لەبەر وشکە ساڵی. باشە دەمێ بزانم ڕێژەی دەستی ژن لەگەڵ ئێوە لە چاستێکا بوو کشتان لەگەڵ ئابوو یارمەتیتان بات لە ئەو کارانی بۆ نەڕۆژانە لە گوێژە ئەنجامیەتان؟ بەڵێ ئێمە کارمەندی ئافرەتمان هەبوو کە لە مەشتری سەرچنارکە ئەو کاتە نەمامەکانیان بۆ ئامادەکردین باخەوانمان هەبوو لەوێ کاریانە کرد. کچیش بەڵێ شێ پیاکان کاریانە کرد. بەڵێ ئافرەتمان لەگەڵ دەست خۆش پێم خۆشە. دەست خۆش سپاسوانتمان تومان کردی. سپاس بۆ ناز ئاراز بەڕێوەبەری پرۆژەی سەوزکردنی شاخی گۆیژە هەڵبەت ڕێکخراوی CDO سەرپەرشتیەم کاراکات ماندوو نەبن با کوردستان هەر ئاوەدان بێ. دەستان خۆش زۆر بەخێرن. سپاس بۆ تۆ.